جیتمر هایسنی تەمەن 22 ساڵی خەڵکی ئالبانیایە کە خۆبەخشانە ئامادەبووە لە شەڕی ئۆکراینادا بەشداری بکات. لەو هێرشە موشەچیەی رووسیا بۆ سەر پێگەی لەشکری یاڤرۆڤ لە ڕۆژاوای وڵاتکردی ئەویش توش بوو، بەڵام دەنجی ئەمریکاشی لەو وێنانە بێبەش نەکرد. لەشکری رووسیا 30 بۆمبی بەسەر ئێمەدا باراند و 30 کەس کوژران و 134 بریندار بوون. هایسنی کە بێ ئەوەی زیانی پێبگات لەو هێرشەدا جانی بە سڵامەت دەرچوو، 2 ڕۆژ پێشتر بۆ تەمرین و مەشقی لەشکری هات بۆ ئۆکرانیا. کەس لێرە نەماوە. ئێستا دەتوانم بۆ شۆ بچم. بۆ چۆ؟ دوای ئەوەی هەموو هەڵاتون. تەنیا هەر هەڵاتنمان بووماوەتەوە. ئێمە چین بۆ پەناگایەک و خۆم و کەسانی ترم پاراست. ڕووداوێکی زۆر دڵتەزێن بوو. هایسنی ئەو پێگەی جێشت و لە ڕێگای سنووری ئۆکرانیا بۆ پۆلەندا چوو تا سەبارەت بە داهاتووی خۆی بڕیار بدات. ئێستا دەچمەوە ماڵی خۆم. 2 ڕۆژ دوای هاتنم 30 بۆمبیان بەسەر داداین. من بۆ ئەوە ئامادە نیم. مارتین ڕیۆ سەربازی پێشووی کۆلۆمبیایی 27 ساڵی دەڵێت کە وەک خۆبەخشێک بۆ ئەوەی لە بەرگریکردنی خەڵکی ئۆکراینەدا یارمەتی دەربێت، خۆی لە لەشکری ئۆکراینادا ناونووسی کردووە. دەخوازم وەک هەموو سەربازانی خانەنشین ئەمنیش ئەو مافەم هەبێت کە لە ئامانجێکدا بەشدار بم. ڕیۆز یەکێک لەو کەسانەیە لە هێرش بۆ سەر پێگەی لەشکری یاڤڕیڤ دا بە سڵامەت دەرچوو. ئەو دەڵێت 10 ئیسپانیای زمانی تر لە گروپێکی گەورەی پیاوان و ژنانی سەرانسەری جیهاندا تێیدا بەشدارن. ئالەم کاتەدایە کە بەڕاستی گرنگی فێربوونی لەشکری و ئەزمموی شەڕت بۆ دەردەکەوێت. خۆشبەختانە پێرێزی هاوڕێم توانی خۆی دەرباز بکات. خۆم یەکێک لەو کەسانە بووم کە لە شوێنەکەی خۆمانم جێهێشت و هەر ڕێک لەو کاتەدا هەستم بە یەک موشک کرد کە لە نێو چاڵێکی فرەدام و تەنیا چەند چرکەیەک لە هۆش خۆم چووم. سزار پێرێز یەکی تر لەو خۆبەخشانەیە ئەو دیمەنانەشی لە ماوەی هێرشەکەدا تۆمار کرد کە بە گوتەی ڕیۆس هێرشەکە نیو کاتژمێری خایاند. زۆر ڕوونە ئەمە یەکەم جار نییە کە تووشی شەڕ دەبم، بەڵام شەڕێکی هێندە گەورە وات لێ دەکات زۆر شت لە بەرچاو بگری. سەربازێکی پێشووی ئەمریکاش لە نێو خۆبەخشەکاندایە بۆ تێکەڵبوون بەو کۆمەڵا هاتۆتە ئوکرانیا و ئێستا باسی ئەزمموی خۆی دەکات، بەڵام لەبەر مەسلەی ئاسایش وای پێ باشە دیمەنی خۆی نەبینرێت. ئەگەر ئەزمموی لەشکریتان نییە نەدەبووە بۆ هاتبان، چونکە مەترسیدارە دەکرێت لەوانەی لێرەشن گیانیان تووشی مەترسی بکەیت. سەربازێکی پێشووی ئەمریکاش لە نێو خۆبەخشەکاندایە بۆ تێکەڵبوون بەو کۆمەڵا هاتۆتە ئوکرانیا و ئێستا باسی ئەزمموی خۆی دەکات، بەڵام لەبەر مەسلەی ئاسایش وای پێ باشە دیمەنی خۆی نەبینرێت.